پرسیاری دووەمان بۆمان هاتووە بە ڕێزێک پرسیاری کردوواڵێ سڵاو بەڕێز چەند پرسیارێکمان هەبوو سەبارەت بە مناڵەکەمان کە شیری دایکی ئەخوات لە ڕۆژێکا یەکشێ ڕقم شیری وشتیشی بۆ ئەەکەین ئێستا دوای مانجێک 3 کیلۆ 500 غرامە لە کاتی لەدایک بوون 3 کیلۆ 300 کیلۆغرام بووە ئایا کێشە ئاساییە و غازاتی زۆرە هەروەها لە ڕۆژێکدا 5 بۆ 6 جار پیسایی ئەکات ئەوەیان ئاساییە هەندێک جاریش زۆر ئەگری بەڵام کە شیر ئەخوار یەکسەر ژیر ئەبێتەوە و پێش پیساییکردنیش هەر ئەگری ئاساییە. ئەم پرسیاری ئەم بەڕێزە بۆی ناردوین چەند بەشێکە سەبارەت بە بەشی یەکەمیان کە ئەڵێ منداڵەکەمان هەردوو شیرەکە ئەخوات و دوای مانجێک بە پێی پرسیاری ئەم بەڕێزەکە نووسیوێتی تەنها منداڵەکەی 200 غرام زیادی کردووە ڕاستی ئەگەر ئەمە لە واقعیشدا هەروە بێت واتە کێشی سەرەتای هەڵەیەکی تیانە بێت ئەو زیادبوونی کێشە کەمە بۆ تەمەنی مانجێک لەبەرەوە بۆ ئەو مەبەستەیان باشترە لە نزیکەوەکو پێشتریش لە پرسیاری پێشوو باسمان کرد بۆ ئەمیش باشترە لە نزیکەوە ببینرێت بەڵام سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەی غازاتی زۆرە ئەویان شتێکی زۆر ئاساییە لە مناڵ لە سێمانگی تەمەنا ڕوئەدات پێچی ئەبێ غازاتیەوێ بە تایبەت لە کاتەکانی ئێواران و شەواندا و بەشی کۆتایی پرسیارەکەی کە ئەڵێت هەندێک جاریش زۆر ئەگری کە شیر بخوار ژیرە بێتەوە پێش پیساییکردن هەر ئەگری ئەویشیان زۆر جار لە مناڵی تازە بوو لە مناڵی سەرەتای تەمەنە هەمان شت ئاساییە بەڵام بەشی یەکەمی پرسیارەکەی بۆ زیابوونی کێشەکەی ئاسایی نییە و ئەتوانێت سەردانی دکتۆرێکی مناڵان پسپۆڕی مناڵان بکات.